زۆر باشە. ئەی دکتۆرە ئەگەری توشبوون بە منداڵبوونی پێشوەختە زیادەکات؟ گربێت و باز لە مەترسیەکان بکەین یان کاریگەریەکانی لەسەر کۆرپەلە. لەسەر کۆرپەلە دەتوانین بڵێن کاریگەری هەیە لەوانەیە کۆرپەلەکە گەشەی بدوا بکەوێ لە کاتی دووگیانێکە، لەوانەیە پێویست بکە ئەو کۆرپەلەیە بە پێشوەختە لەدایک ببێت، و هەروە ئەو کۆرپەلەیە کە لەدایک دەبێت لەوانەیە کێشی کەم بێ، و هەروەها لەوانەش بێتە هۆی ئەوەی کۆرپەلەکە لە ناوسکی دایکەکە بمرێت ئەگەر هاتوو دایکەکە تووشی خوێنبەربوون و جیابوونەوەی هاوڵ منداڵەکە بوو بێت. زۆر باشە. ئەم مەترسیانە چۆن کەم ئەکەنەوە ئێوە وەکو پزیشکی پسپۆڕ؟ ئێمە مەترسیەکان کەم دەکەینەوە بەهۆی ئەوەی کە هیستری خانمەکە بزانین و پرسیاری لێ دەکەین. ئەگەر هاتوو خانمەکە وەکو ئەو هۆکارە سەرەکیەکان باسمان کرد، خانمەکە خۆی پێشتر نەخۆشی بەرزەپەستانی خوێنی هەبوو بێت، یاخود خانمەکە خۆی لە دووگیانی پێشتر توش بوو بێت، خانمەکە نەخۆشی کلیەی هەبێت، یاخود خانمەکە خۆی نەخۆشی شەکرەی هەبێت، ئێمە ئەوە یەکێک لەم هۆکارانی هەبێت دەست بە پێدانی هەبی ئەسپرین دەکەین لە 12 هەفتەی دووگیانی تا کاتی منداڵبوونەکەی. ئەمە لەوانەیە مەترسیەکە کەم بکاتەوە لەسەری. بەڵام هەندێک هۆکاری تر کە وتمان هۆکارە مام ناوەندەکانن، وەکو لەوانەیە ئەگەر دوانی هەبێ لەم هۆکارە مام ناوەندیانە، وەکو دووگیانی یەکەمی بێت، ماوەی دووگیانیەکانی لە 10 ساڵ زیاتر بێتن، یاخود خانمەکە کەسێکی نزیکی تووشی بەرزەپەستانی خوێن بوو بێتن، یاخود دووگیانەکەی دوانەوسیانە بێت. ئەگەر دوو لەو هۆکارانی هەبێت، ئێمە دەست بە هەبی ئەسپرین دەکەین بە گوێرەی کێشی دایکەکە بۆ ئەوەی بە دووربین لە مەترسیەکانی بەرزەپەستانی خوێن. زۆر باشە. ئەی چارەسەریەکان چین بۆ حاڵەتەکە بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی ئێمە دەبێ بزانین چ جۆرە بەرزی پەستانێکی خوێنی هەیە دایکەکە. پێش دووگیانیەکە هەی بووە، ئەگەر پێش دووگیانیەکە هەی بوو بێت، ئەبێت لێی بپرسین بزانین کاریگەری لەسەر کلیەی، کاریگەری لەسەر جگەری کردووە یاخودنا، بزانین چ دەرمانێک وەردەگرێت خانمەکە. ئەگەر هاتوو لەسەر ئەو دەرمانانە بێت کە کاریگەری لەسەر کۆرپەرە دروست دەکەن، هەڵدەستین بە گۆڕانی دەرمانەکانی بۆ ئەو دەرمانانەی کە سەلامەتترن بۆ کۆرپەلەکە لە ماوەی دووگیانی. و هەروەها ئەگەر هاتوو خاتونەکە لە ماوەی دووگیانیەکە توش بوو بێت، ئەو کاتە ئێمە خۆمان بڕیار دەدەین بە گوێرەی بەرزی پەستانی خوێنەکەی. ئەگەر هاتوو بەرزی پەستانی خوێنەکەی لە 140 لەسەر 90 زیاتر بوو، ئەو بڕیارمان دەخاتون بەرزەپەستانی خوێنی هەیە. ڕێنمایی دەکەین بەوەی کە هەفتەی جارێک بۆ 2 جار بەرزی پەستانی خۆی چێک بکاتەوە، دەرمانەکانی بە جوانی وەربگرێت. هەروەها چەند پشکنینێکی هەیە، لەوانە پشکنینی خوێن و جگەر و کلیەکان کە پێویست دەکاتن هەفتەی جارێک چێک بکرێتەوە، تا بزانین کاریگەری هەیە لەسەری یاخودنا. بەڵام ئەگەر هاتوو خاتونەکە بەرزی پەستانی لە 160 لەسەر 110 زیاتر بوو، ئەو کات ئەم خانمانە پێویست دەکات بخەوێنرێن لە نەخۆشخانە تاکو بەرزی پەستانەکەیان دەگاتە خوار 140 لەسەر 90. ئەو کاتە خانمەکە لە خوێندر دەنێردرێتە ماڵەوە، بە هەروەها دەبێت لە ژێر چاودێری بێ، ئەویش بە هەمان شێوە. لەوانەیە پێویست بکە ڕۆژانە بەرزی پەستانی خوێنی بگرێت، و هەروەها پشکنینەکانی زیاتر لە 2 جار لە ماوەی هەفتەیەک بکاتن. هەروەها چاودێری کۆرپەلە لە ماوەی ئەوەی دووگیانە و بەرزی پەستانی خوێنی هەیە زیاترە لەوەی کە یەکێک کە بەرزی پەستانی خوێنی نەبێت، دووگیانێکی سەلامەت بێت. لەوانە ئەگەر هاتوو وتمان بەرزی پەستانی خوێنەکەی لە 160 لەسەر 110 کەمتر بوو، ئەمە بۆ ماوەی 2 هەفتە بۆ 4 هەفتە جارێک پێویستە دکتۆری پسپۆڕ بیبینێت. هەروەها لەوانەیە پێویست بکات گوێ لە لێدانی دڵی منداڵەکە بگیرێت، یاخود سۆنەری بۆ بکرێت. و هەروەها ئەگەر هاتوو لە 160 زیاتر بوو لەسەر 110، ئەم خانمە پێویست دەکاتن 2 هەفتە جارێک پزیشک بیبینێت و چاودێری کۆرپەلەکەی بکرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.